بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر پرسی دواکەوتنی موچە هەروەها گرانی نرخی سوتەمەنی و بانزین و لێکەوتەکانی لەسەر هاوڵاتیان قسە لەسەرەوە دەکەین ئەو قەیرانانە بۆ چارەسەر نابن و پرسی موچەش بۆ یەکلا ناکرێتەوە لەسەر داهاتی نانەوتی ڕێک ناکەون هەروە لەسەر داهاتی خاڵە سنووریەکانیش تاکو ئێستا ڕێکەوتن نەبوو ئایا لە قۆناغی داهاتوو کێشەی زیاتر بۆ موچە خۆران دروست دەکات و پەیوەست بە بەنزینیش بۆ لێرە دەسەڵاتدارانی هەرێم ئەم پرسێکلا ناکەنەوە ئەو 50,000 کە پێشتر پێیان درراوە بۆ پێداویستی ناوخۆنایی دەن بە هاوڵاتیان و ئایا هیچ ڕێگە چارەسەرێکەیە دەتوانرێت چی بکرێت بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانە و باز لە ئەوەش دەکەین بودجێ عێراق وا بڕیارە لە مانگە و دەست بە ئامادەکردنی بکری هەرێم چۆن مامەڵەی لەگەڵدا بکات ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر سوپاسیان سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە پرسی بانزینەوە دەست پێ بکەین بەڕێزت بزانم سکاڵایەکیش تۆمار کردبوو سکاڵاکە کەی تۆمار کراوە لەسەر چییە و ئایا پێوەستە بە پرسی گرانکردنی بانزین و لەسەر چیە تۆمار کراوە؟ دەست خۆشبێکە حەکیم گیان بەناوی خۆی بەخشندەی مێرەبان زۆر سپاس کا حەکیم سڵاو لە بینەرانی بەڕێزیش طبعاً من دوێنێ لە دەستەی دەستپاکی سکاڵایەکم داوتە دەستەی دەستپاکی بۆ ئەوەی بە هاوکاری دیوانی چاودێری دارایی بچەن سەبارەت بە 50,000 بەرمیل نەوت کە ڕۆژانە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتیەکان لە بەغدای وەرەگرنەوە بۆ ئەوەی بیپاڵێون و بە حساب سوتەمەنی بە نرخی حکومی بۆ خەڵکی کوردستان دابینکەن وەرگرتنەوەی ئەم 50,000 بەرمیل نەوتە بووە هۆی ئەوەی کە ئێمە لە بەغداوە پشکی هەرێمی کوردستان لە بەنزینی 450 دیناریمان بۆ نەیەت و لە ناو خۆش لە هەرێمی کوردستانیش ئەو 50,000 بەرمیلە لە پرۆسەیەکی ناشەفاف و پڕ لە گەندەڵی و کاری نایاساییایە سەرنجامەکەی ئەوەیە کە ئێستا ئەبینین دۆخی بەنزین لە هەرێمی کوردستانە گرانترە لە هەموو وڵاتانی دەوروبەرمان کە وەکو ئێمە نەوت و پاڵاوگەیان هەیە لە هەر هەمویان گرانترە یعنی ئەو بەنزینەی ئێستا لە کوردستان هەیە گرانترە لە بەغدا گرانترە لە ئێران هەر نزیکە لە بەلاشەوە گرانترە لە بەحرین و قەتەر و سعودیە و تەنانەت ئیماراتیش و عمان و هەموو ئەمانە لە ئەم وڵاتانی کە نەوتین طبعاً ئێمە دوو وڵاتی نەوتی بەراورد دەکەین وانە هەرێمی کوردستان و عێراق نەوتیە ئەوانیش نەوتین هەرێمی کوردستان و عێراق پاڵاوگەیان هەیە ئەوانیش پاڵاوگەیان هەیە بەڵام لەو وڵاتانە هەر هەمویان نرخی بەنزین هەرزانترە لەوەی لە هەرێمی کوردستان تەماشا باش ئەگەر وردەکارێکمان بۆ لەسەر سکاڵەکەش لە ئێران لیترێک بەنزین بای 45 تا 62 دینارە 62 دیناری عێراقی بەڵێ بە دیناری عێراقی من حساب کردووە لە کوێیت 524 دینارە لە عێراق بەغداد بێجگەلەوەی بە ڕێژەیەکی زۆر لیتری 450 دیناری بۆ هاوڵاتیان دابینەکەن بەنزینی عادی بەنزینی باسی ئۆکتانی 95ەکەم طبعاً ئێمە سێ جۆر بەنزینمان هەیە یەکیان عادی ئۆکتانی 92 یەکیان محەسەن ئۆکتانی 95 یەکیان سۆپەرە ئۆکتانی 98 ئەمە تقریبا لە زۆر وڵات ئەمە پێڕەوە کرێ من باسی وەسەتەکە یەکەم کە ئۆکتانی 95 باش لە ئێران 45 بۆ 62 لە کوێیت 524 دینارە لیترێک لە عێراق بەغداد 850 دینارە لیترێک لە قەتەر بێجگەلەوەی لە عێراق بەنزینی عادی 450 دیناریمان هەیە لە قەتەر 893 دینارە لە سعودیە 955 دینارە ئەو نرخیان دووسێ ڕۆژێ وەرم گرتووە لە عمان 955 دینارە لە بەحرین 1900 دینارە لە ئیمارات کە نرخی بازرگانیشە یعنی داعمی حکومەتی لەسەر نیەوەی ئیمارات لیترێک بە 1386 دینارە هەرێمی کوردستان گرانترینیانە لە سلێمانی 1250 دینارە لە هەولێر 1500 دینار تازەی هاتوتە سەر 450 دینار یعنی معقولە هەرێمی کوردستان وەکو ئەم 6 وڵاتە ئەم 8 وڵاتی باسمان کرد وەکو بەغدا وەکو سعودیا و قەتەر و بەحرین نەوتی هەیە زۆر باشە پاڵاوگەشمان هەیە پاڵاوگەی بە قووەت و گەورەمان هەیە وەنی بڵێ بەنزینەکە نییە چەند تەوێ بەنزین لە کوردستانە دەست دەکەوێت ئەسڵان سێ پاڵاوگەی کار و لاناز و بازیان ئەتوانن دوی هێندەی پێداویستی کوردستان بەنزین بەرەم بهێنن پێداویستی کوردستان 5 میلیۆن 6 میلیۆن 5 تا 6 میلیۆن لیتری ڕۆژانە بەڵێ توانای ئەو سێ پاڵاوگەیە زیاترە لە پێداویستی هەرێمی کوردستان بە بەنزینیش و نەوتیش و گازیش و هەموو با بڵێن پێگاتەکانی تر و بەرهەمەکانی تری سوتەمەنی یعنی ئەمە پێمانەڵێ کار لە کوردستان بەڕاستی سیستەمێکی گەورە لە هاوڵاتی کوردستانی هەکرێ و دەسەڵات لە کوردستانە
کە خۆی خاوەن نەوتە و خۆی بازرگانەکەی و خۆی سیاسیەکەی و خۆی قاچاقچێتەکەی و خۆی سەرانە وەرەگرێ و خۆی پاڵاوگەی هەیە و خۆی بە حساب حکوومەتە ڕێک تەما چای بڕێتە گیرفانی هاوڵاتی شۆفێران تەنها شۆفێرانیش نییە تەمان هەموو هاوڵاتیان باجی گرانکردنی بنزین هەدەن دوای لەسەر باجەکەش قسەکەین بەس بەڕێزت سکاڵات لەسەر چی تۆمار کردووە لەسەر کێ لەکوێ سکاڵایەکم داوەتە دەستەی دەسپاکی دەستەی سپاکی کە بە پێی قانون بەڵێ لە سلێمانی باش کە بە پێی قانون ئەرکیانە یەکەم چاودێری سامانی خەڵکی کوردستان بکەن نەوت مڵکی خەڵکی کوردستانە بۆ هیچ کەسێک بۆ هیچ گروپێک بۆ هیچ دەسەڵاتێک بۆ هیچ حکومەتێک نییە بەم جۆرە مامەڵی لەگەڵا بکە تۆ بەغدا مەسەن لە بەغدا 50,000 بەرمیلت گل داوەتەوە طبعا 50,000ش نییە من ئێستا تەسەورم وایە لە کێڵگەی خۆرمەڵە 70 تا 90,000 بەرمیل ڕۆژانە بەرهەمهێنن تۆ تەنانەت کۆمپانیاکەش خۆماڵیە کۆمپانیای کارە لە پاڵاوگەی کار و لاناز ئەی پاڵێوی ئەوە حاڵی بنزینیشە لە بازارە خەڵگەی کڕێ من سکاڵاکەم داوە یەکەم وتومە لێکۆڵینەوە بکەن لەم سامانەی خەڵکی کوردستان چی لێدەوە خاڵی یەکەم خاڵی دووەم بۆچی لە کۆی 50,000 بەرمیل نەوت ئەزانی 50,000 بەرمیل نەوت چەند لیترەکە ئەکاتە 7,950,000 لیتر نەوتی خاو 7 ملیۆن ڕۆژانە 7,950,000 لیتر نەوتی خاو ئەو 7,950,000 لیتر نەوتی خاوە تەنها 1.5 ملیۆن لیتر بنزین ئەخێنە بازارەوە بە حسابی ئەوان نرخی حکومیە کە بە 750 دینارە خەڵگە بێ 5-6 ساعت سەرە بگرێ و کۆلیەتەکەشی زۆر خراپە ئەوی تری چی لێەکەن چەند بنزین لێ بەرهەم دێنرێ وەکو بنزین ئەو من ئێستا ئەوەت بۆ 7,950,000 لیتر نەوتی خاوە طبعا من گەڕاوم بە دوواداچوونێکی وردم کردووە بە پێی دەستگای فەرمی زانیاری وزەی ئەمریکی کە دەستگایەکی فەرمی ئەمریکی حکومیە باش پێمان ئەڵێ هەر ئەم 7,950,000 لیتر نەوتە خاوە ئەمانەی لێ بەرەمێنێت مەفروض وایە ئەمانەی لێ بەرەمێنێت واتە 50,000 بەرمیلەکە مەفروض وایە هەموو ڕۆژێ ئەمەندە بەرهەمی سوتەمەنی بخاتە بازارەوە یەکەم لە بنزین 3 ملیۆن و نیو تا 4 ملیۆن لیتر بنزین بخاتە بازارەوە کەچی وەزارەتی سامانە سروشتیەکان ئەڵێ ئێمە 1.5 ملیۆن لیترەکەینە بازارەوە ئیکەواتە 2 ملیۆن تا 2 ملیۆن و نیو لیترەکەی چی لێکەن چونکە تایەتی بنزین وەکوشتی تر نییە نەوت وەکوشتی تر نییە حکیم یعنی تەنانەت قەبارەشی زیادە بێ بۆی کشان و بۆی خستنەسەری هایدرۆجین لە کاتی پاڵاوتنە بەرهەمەکە زیاترە بێ کەم نابێتەوە تا بڵێ وڵا ئەسووتەوە ئەبێتە غاز ئەوانە هیچی لێ بە فیڕۆ ناچێ یعنی 1 لیتر نەوتی خاو ڕێک لەو سەرەوە کۆمەڵێ پێک هاتە بۆ بەرهەمەیانێ بەبێ ئەوەی هیچ شتێک بە فیڕۆ بچێ و هیچ بەرهەمێکی نەوتی خاویش نییە کە پارە نەکا لە بازارە مەسەلەن بنزینی لێ بەرەمێت گازی لێ بەرەمێت غازی ماڵانی لێ بەرەمێت نەوتی سپی ماڵانی لێ بەرەمێت کە کیرۆسینی پێڵێن ئەسفالتی لێ بەرەمێت لەگەڵ هێندە پێکاتی کیمیایی هەر هەمووی پارەیەکە لە هەموو 50,000 بەرمیل نەوتەکە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەڵێ وەڵام من 1.5 ملیۆن لیتر بنزینە خەمە بازارەوە بە چەندیش پێمانە فرۆشێ لیترێک بە 750 یعنی خۆی 4 ملیۆنی لیتر لێ بەرهەم مەفروض وایە بە پێی کوالیتی پاڵاوگە بە پێی جۆری پاڵاوگە و بە پێی کوالیتی نەوتەکە ئەگۆڕێ لە چەند بۆ چەند لە 3 ملیۆن و 500,000 لیتر بۆ 4 ملیۆن گریمان ئەم کەمترینی لێ بەرەمێرە کە 3 ملیۆن و نیوە کەواتە ئەبێ وەزاری سامانە سروشتیەکان پێمان بڵێ 2 ملیۆن لیترەکەی تر چی لێەکەن طبعا نەزانین چی لێەکەن هەر بە نرخی بازرگانی خەنە بازارەوە لە فرۆشێ ئەو تا ئێستا بڕۆ لە هەولێر نووسراوە بنزینی کار عادی لیترێک بە 1,150 دینار پاڵاوگەی کار بنزینی عادی لەکوێ بوو لە وڵاتە هەر ناوتەکە من و تۆیە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم لە گاز ئەبێ 2 ملیۆن و 200,000 لیتر بۆ 2 ملیۆن و 700,000 لیتر بەرەم بێنێ طبعا ستەمەکە و گرانبوونی نرخەکە تەنها بنزین نییە گازە نەوتی سپی ماڵانە هەموو بوارەکان گاز ئەبێ 2 ملیۆن و 200,000 بۆ 2 ملیۆن و 700,000 بەرهەم بێنێت نەوتی سپی ماڵان ئەبێ 800,000 لیتر بۆ 1,100,000 لیتر بەرهەم بێنێت گازی LPG غاز 250 بۆ 400,000 لیتری لێ بەرهەمێت فیول ئۆیل 250 تاوەکو 600,000 لیتری لێ بەرهەمێت ئەسفالت کە بۆ قیر بەکارێنرێ 150,000 لیتر تا 300,000 لیتری لێ بەرهەمێت واتە هەموو ڕۆژێ هەرێمی کوردستان بە فەرمی غەیری فەرمیەکە نازانین زیاترە
7,950,000 لیتر نەوت ئەپاڵێوێ مەفروض وایە ئەم هەموو بەرهەمانە بەرهەم بێنێ و بە نرخی حکومی بە خەڵکیان بفرۆشێ. ئەمڕۆ من پرسیاری بەرمیلێ نەوتی سپی ماڵانم کرد ئەڵێ 1 بەرمیل بەم هاوینە کاک حەکیم 1 بەرمیل بە 200,000. ئەی کاکە تۆ نەوت لە نەوتی خۆمان بەرەمێنی لەم پاڵاوگەی هەرێمی کوردستان بەرەمێنی بێ زەحمەت بۆ بە 200,000 پێمانە فرۆشی. ئەمە دلیلی ئەوەیە 1 قۆرەخکاریەکی گەورە هەیە، 2 گەندەڵیەکی گەورە هەیە، 3 لە قۆناغی گەندەڵیش دەرچووە. باش بە سکاڵاکە دوێنێ تۆمار کردووە؟ دوێنێ سکاڵاکەم داوەتە دەست لەسەر وەزارەتی سامانە سروشتیەکانە یان لەسەر وەزارەتی سامانە سروشتیەکان. یەکەم وتومە بۆچی ئەوە ناخەنە بازاڕەوە لە بریەوەی 4 ملیۆن لیتر بخەنە بازاڕەوە بۆ 1.5 ملیۆن گەخەن. ئەمە 1 2 بۆچی نرخەکەیەوە نەگرانە؟ بۆچی وەکو بەغدا خەڵک بنزینی لە کوردستانە بە 450 پێ نافرۆشێ کوورە کاکە 500 600 کاکە بۆ بە 1500 دینار بە خەڵکە فرۆشن. لە کاتێکە بەرهەمی بنزین لە 180 لە ناوخۆی کوردستانە کا حەکیم لە دەرەوە نیە لە شوێنی تر بدوچون کردو لیترێک بنزین چەند ئێستا خاڵی سێم باش پاڵاوتنی ئەم نەوتە و فرۆشتنەوەی چ بنزین چ گاز چ نەوتی سپی ماڵان چ گازی LPG غازی ماڵان چ ئەسفاڵ هیچ یەکێک لەمانی 1 دیناری ناچێتە وەزاری دارایی کەس نازانێن پارەیەکی لێت. ئەمە ئەزانی من خەمڵاندومە بە چەند؟ خەمڵاندومە بە مانگانە 100 ملیار دینار 100 ملیار دینار داهاتی پاڵاوتن بەڵازانی بۆ چونکە نەوتەکەی خۆمانە هیچ پارێک بە بەغدا ناداتەوە لە بری ئەو 50,000 بەرمیلە گریمان بداتەوە 16 بەرمیلێک 16 دلارە نەوەکو نرخە جیهانیەکە کە 72 دلارە. یعنی ئەگەر پارەی نەوتەکەش بدا 16 دلار. باشە خاڵێکی ترەوەیەکە داهاتی ئەم پاڵاوتن و فرۆشتنی بەرهەمانەی سوتەمەنی چی لێت بۆ نادرێتە وەزارەتی دارایی بۆی خەڵکی کوردستان سوودی لێوەرگێت. طبعا ئەمە پێچەوانی یاسای ئوسوڵی محاسباتە بە پێی یاسای هەردوو یاساکە دوو یاسامان هەیە لە بواری داراییە لە کوردستان و عێراقا. یەکیان یاسای ئوسوڵی محاسباتی پێڵێن 1948 دەرچووە تا ئێستا لە کوردستانە کاری پێکرێ، ئەوی تریان قانونی ئیدارەی مالیەکە لە بەغدا دەرچووە. بە هەر کامێکیان ئیش بکرێ لە کوردستانە ئەبێ وەزارەتی دارایی تاکە لایەنە لە کۆکردنەوەی داهات لە خەرجەکان. وەزارەتی سامانە سروشتەکان ئەسڵەن حساب بۆ وەزارەتی دارایی ناکا 1 دیناری نەداهات نەخەرجی ناداتەوە وەزارەتی دارایی. ئەمە خاڵێکی ترە کە من داوام کردو دەستەی تەسپاکی بە دوواداچوونی بۆ بکات لە بری خەڵکی کوردستان باوکاری دیمانی چاودێری دارایی. طبعا لە یاساکەتیایەتی نابێ بەڵگەنامە بشارێتەوە، نابێ زانیاری لە دەستگاکان بشارێتەوە. هیوادارم ئەگەرکی سەرشانی خوانە ئەگەر سەری نەگرت لە بەغداش سکاڵا دەکەی بەس بۆ قۆناغی یەکەم بڵێن لێرە سکاڵات نەکردووە هۆکارەکەی چی بۆ ئێرە تەڵبژاردووە قۆناغی دواترایە بەغداش دەگرێتەوە ئەگەر لێرە بەداچوونی بۆ نەکەن. کاک حەکیم ئێمە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراڵین ڕووبارێک خوێنمان داوە. یعنی بەرهەمی خەبات و تێکۆشانی هەر 4 پارچەی کوردستان لە ماوەی 100 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستانمان هەیە. هەرێمی کوردستان بەپێی دەستور پەرلەمانی خۆمان هەیە، حکوومەتی خۆمان هەیە، دەستگای چاودێری خۆمان هەیە، دادگای خۆمان هەیە و مەفروض وایە ڕێزلێگیراو بن، مەفروض وایە بەکاری خۆیان هەستن. لەلایەک ئەمە دڵمان پێمان خۆشە کە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراڵیە و کەس ناتوانێت بێت تەدەخولی تیا بکات لە هیچ شؤونێکیە. بەڵام ئەوەی خەممانەوە ئەبێ هەمومان کاری بۆ بکەینەوەیە کە بەڕاستی هەرێمی کوردستان دامەزراوەکانی هەبن، پەرلەمانی هەبێت، چاودێری بکە، محاسبەی حکوومەت بکە، دیوانی چاودێری دارایی هەبێت، کارا بێت، پشکنین بۆ داهاتەکان بکە، دەستەی نەزاهەی هەبێت، گەندەڵکاران ڕاگرێت لە تۆمەتی، دادگاکان بە هەمان شێوە. ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەم ئەوەیە کە بەغدا بەڕاستی تا کەرکووک دەسەڵاتی هەیە، هیچ دادگا و هیچ دەستەیەکی نەزاهەی عێراق ناتوانێت بێت و بەیشی خۆشیانی نازانن، هەر بەلاشیانەوە گرنگ نییە تا حەکیم چ بەلایەوە گرنگە کاکە لە هەرێمی کوردستان چی ڕوەدا و چی ڕوونادا. ئەو یعنی لە بەغدا ئەوەندەی گەندەڵتیای هەر نایپەرژێتە سەر هیچ گەندەڵێک لە کوردستانە مەگە شتێکە مەسئولێک بەرپرسێک پەرلەمانتارێ وەزیرە شتێکە لە بەغدا تێوەگلابێ لە گەندەڵی و لە خراپ بەکاری بەس نەکرێت لە یاسای بودجە گەر بۆ نمونە سکاڵای بەڕێزت سەری نەگرت لێرە ناکرێت لە بەغدا لە یاسای بودجەی بڵێن ساڵی داهاتووە جێگیر بکرێت کە و 50,000 بەرمیلە بەغدابی پاڵێ و بۆ هەرێمی دابینی 50,000 بەرمیلە بۆ عدێکی تایە ئەویژەوەی بەپی ئەو ڕێکەوتنەی لە نێوان بەغدا و هەولێرا کراوە ئەو نەوتە گلە درێتەوە. واتە ئەمە ئەرکی هەم وەزیرە کوردەکانە هەم ئەندامانی ئەنجومەی نوێنەرانە لە بەغدا بە تایبەت
نوێنەرەکانمان لە کۆمەڵ و هەڵوێست و یەکگرت و ئەم سێلایەنە بەیەکەوە بەڕاستی وا بکەن خەڵکی کوردستان مستەفید بێ لە نەوتی کوردستان و عێراق و خەڵکی کوردستان مستەفید بێ لە بنزین بە داعمی حکومی بە 450 دینار خەڵکی کوردستان وەک چۆن لە بەغدا بە ئاسانی خەڵک ئەچێت بە بنزین 450 دیناری ئەوێ عادی تەیەکە 850 دیناری ئەوێ بازرگانی ئۆکتاینەوە 5 تەیەکە با خەڵکی کوردستانیش یعنی ئیستیفادە لەو بنزین و نەوتەی عێراق و هەرێمی کوردستان بکە ئەمە ئەرکی ئەوانە لە قۆناغی داهاتووە ئەکرێ بەڕاستی هەردوو حکومەتی عێراق و حکومەتی فیدرال و حکومەتی هەرێمی کوردستان پابندکەن بەرامبەر بە دابینکردنی سوتەمەنی بە نرخی حکومی بۆ خەڵکی کوردستان پاشان کاک حەکیم بەڕاستی ئەوەی فەزیحەیە نرخەکەیەتی لە کوردستانە نرخەکەی بۆچی هەر نرخی 750 دینار نەکەر بەرزە هەر خەیاڵی شتیوانیە لە دنیاە یعنی ئێستا بڕۆ لە چ پاڵاوگەیەکی دنیا ئەڵی پاڵاوتنی لیترێک بنزین لە 150 دینار تا 200 دینار زیاتری تێناچێت بە کۆگاکردن و بە هەڵگرتن و بە گواستنەوەشەوە کاکەگریمان 300 دیناریشی تێبچێت ئێتۆ پێمان فرۆشەرەوە بە 400 دینار بۆ بە 750 پێمان فرۆشەرەوە بە 500 دینار بۆ بە 750 کەمێکشی بە 750 ئەوی تری بە 1150 و 1400 و 1500 و 1600 دیناریش ئێمە جەریمە ئەمە تاوانە ئەم تاوانە دەرحەق بە خەڵکی کوردستان باوەزارێتی سامانە سروشتەکان بێ بۆ خەڵکی کوردستانی ڕوونکاتەوە یعنی چی پاڵاوتنی لیترێک بنزین لە کوردستانە ئەوەندە وەرەگیرێ لە بریا و بەم پارەیە چی لێت بۆ پاڵاوگە چێ بۆ گیرفانی خۆیانە چێ چی لێکەن چێتە گیرفانی حیزبەوە طبعا دیارە کە نەچێتە خەزانەی گشتیەوەی تر هەموو گومانێک هەڵەگرێ بۆیە ئەلێرە هەموو هاوڵاتیەک ئەبێت چاک بزانێت کە لیترێک بنزین ئەکڕێ بە 750 دینار ئەبێ بزانێت 300 دینار زیاتری لێ وەرگیراوە 300 دینار زیاتری لە بنزینە 750 دیناریەکە بەڵێ کە لیترێکەکڕێ بە 1150 دینار ئەبێ بزانێت 300 دینار زیاتری لێ عفو لە 1150 دینار نزیکەی 850 دینار زیاتری لێ وەرگیرێ ئەگەر لیترێکڕێ بە 1400 دینار ئەبێ بزانێت 1050 دینار زیاتری لێ وەرگیرێ لە دنیا وێنەی نەبووە کاک حەکیم حکوومەت خۆی ئەبێ بێجگەلەوەی خۆی بەشدار ئەبێ لە ڕاگررتنی نرخی سوتەمەنی هەڵسۆڕێنەری ژیانە یعنی هەرەوە نییە شۆفێرەکە با بڵین زەرمەند دەبێت لەوە هەمومان ئۆتۆمبیل هەیە یانیتە سیارەت هەیە یانیتە زەرمەندی لە بنزین پاشان هەر بنزینیش نیە گازە بە هەمان شێوە لیترێگەسە بۆتە بە 950 دینار ئەی بۆیە گواستنەوەی شتومەک و بازار و هەموو شتانە گرانە بێ بەیەکەوە تەکسی کە تۆ سیارەت نییە تەکسی بەکارێنی تەکسیەکەش گرانە بێ لەسەر لە بریەوەی بە 3000 بتگەێنێتە ئەو شوێنەی جاران بە 3000 ڕۆشتووی ئێستا بە 5000 لێت داواکە بە 6000 لێت داواکە واتە هەموو خەڵکی کوردستان زەرمەند دەبێ ئەزانی ئەو زەرەرە چەنە من لێکم ماوەتەوە مانگانەیان ڕۆژانە چەندە کاک حەکیم پێداویستی خەڵکی کوردستان 6 میلیۆنە وانە 6 میلیۆنە بەراورد بە 20 ڕۆژ لەمەوە پێش کە لیترێ بنزین بە 1100 دینار بوو کە ئێستا بە 1400 دینارە لە هەولێر لیترێ بنزینی محەسەن ئۆکتانی 95 حالیان بە 1450 دینارە واتە خەڵک 300 دینار زیاتر ئەدا لەو نرخی 20 ڕۆژ لەمەوە پێش زۆرتر نا 20 ڕۆژ لەمەوە پێش باشە 6 میلیۆن لیترەکە هەموو ڕۆژێ خەڵک 3 میلیارد دینار بە زیادە لە گیرفانی دەرەچێت ئەچێتە گیرفانی ئەوانەوە ئەگەر هەمویان محەسەن بەکاربێنن ئەگەر محەسەن بەکاربێنن بەڵێ 3 میلیارد دینار لە مانگیەکان 90 میلیارد دینارە ئەمە تاڵانکردنی گیرفانی خەڵکی کوردستانە و ئەمە کاریگەری لەسەر هەموو شتێک دەبێت تۆ هاوڵاتیەک موچەکەی لە کاتی خۆیان ئەگەر نیوەش محەسەن بەکاربێن 50 میلیارێک زیان بەر هاوڵات لە هەموویان ئەم زیانە هەیە یعنی لە هەموویان ئەم زیانە هەیە یعنی مەسەڵەن کاکە چ وڵاتێک ئەوان هەڵە بژێرن با هەڵی بژێرن بڵێن کاکە با بنزینتان وەکو قەتەر بێ قبولمانە با وەکو قەتەر بنزینمان پێ بفرۆشت داهاتمان وەکو ئەفریقایە قەیناکە داهاتی تاک وایە بەڵام قەینا با بنزینمان وەکو قەتەر بێ بفرۆشن کە لیترێکی بە 893 دینارە کاکە قەینا قبولمانە داهاتمان وەکو تاکی کوێت نییە بەڵام با هیچ نەبێ بنزینمان وەکو کوێت پێ بفرۆشن باشە وەکو ئێرانەوە هیچ هەر پێی ناکرێ ئەسڵەن کێبڕکێ لەگەڵ ناکرێ سعودیە کاکە داهاتی تاک لە سعودیە چەنەیە بەراورد دەکرێت بە داهاتی تاک لە کوردستانە ناکرێ مامۆسایەک لە سعودیە چەند هێندەی مامۆسایەک لە کوردستان وەرەگرێت هەر بەراوردی مەکە باشە
بۆ لیترێک بنزین وەکو سعودیا پێمان نافرۆشی 955 دینارە لە هەموو جۆرەکانی بنزین چه عادی چه محەسەن ئۆکتانی 95 چه سۆپەر ئۆکتانی 98 هەموو هاوڵاتیەک بەلای کەمەوە 300-400 دینار زیاتر ئەدا واتە ڕۆژانە لە گیرفانی ئەم میلەتە 3 ملیار دینار ئەکێشنەوە ئەچێتە گیرفانی خۆیانەوە بۆ ئەڵێم خۆیان کا حەکیم لە سا هەشتای بنزین لە کوردستانە بەرهەمی پاڵاوگەکانی ئەوانە یعنی پاڵاوگەهی خەڵک نییە ئەو خەڵکێکی ئاسایی چوب یەک دوانێکمان هەن پاڵاوگەکانی ئەوانە هەم بە پاڵاوتنەکەی چێتە گیرفانی ئەوانەوە و هەم ئەو نەوتەی لە کوردستانە ئەپاڵێورێ بەشمانەکە بەسکەواتە ئەبێ خەڵک بپرسێ کەواتە چی لێ ماوەسەنە دەبوو پاڵاوگەشتیان هەبێ پاڵاوگەی حکومیمان هەبێ بۆ ئێستا پاڵاوگەی حزبی هەم لە سلێمانی هەم لە هەولێر پاڵاوگەی گەورە بەس حکومت پاڵاوگەی نەبێ خۆی بە پارەی میلەت دروست کراوە بەڵە دوای دراوە بە کۆمپانیا حیزبەکان بە پارەی میلەت دروست کراوە کاک حەکیم یعنی کە تۆ سیاسیەکی 2.5 ملیار دۆلارت لەکوێ بوو ئەوەندەی لێ پاڵاوگەیەکی پێشکەوتوو چۆن ئەو پاڵاوگانە زەخمن کار و لاناز چیەچووی دروستکردنیان 2 تا 2 ملیار دۆلارە پاڵاوگەیەکی ئاسایی نین کوالیتیان بەرزە توانیان بەرزە ئەوەی بازیان با بڵێن سەرمایەدارەکە دیارە بکەین و بە پارە 2 تریلیۆن زیاتر بەڵاس بە پارە نزیکەی 3 تریلیۆنەکە کاک حەکیم من قەنەعەتم وایە ئەمانە بە پارەی میلەت دروستکراون بەڵام بۆ خۆیان دروستکردن بۆ خەڵکیان دروست نەکردون بۆ حکوومەتیان دروست نەکردون کێشەکە لێرە ئەوەیە تۆ نەوتەکە لە کوردستانە پاڵاوگەکەش لە کوردستانە ئایا بنزینەکە هەیەیان نییە هەیە وانە ئەی لەکوێوە یانن مەسەڵەن لە گەروی هورمزەوە یانن ناوەڵا گەروی پارتی و یەکێتیە لە گەروی پارتی و یەکێتیەوە ئەم بنزینەیەت بۆ نرخەگرانە پێمانە فرۆشنەوە نەوت لە کوردستانە پاڵاوگە لە کوردستانە لە سا هەشتا بنزین لە ناو خۆ بەرەمیێت کەواتە بۆ ئەی بەسیتەوە بن سید لەوایە وەزارەت سامانە لەو ڕۆژانە بە نرخی بازار و لەم ڕۆژانە وەزاری سامانە سوچەکان ئەڵێ وەڵا بۆیە بنزین گرانە لەبەرەوەی پەیوەندی بە نرخی جیهانیەوەیە آخر هەی بێویژدان هەی نانی نیشتیمانی کاکە بنزین تۆ لە کوردستان بەرەمێنی بۆ ئەی بەسیتەوە بە نرخە جیهانیەکەوە کاکەیان تۆ نەوتەکە لە خۆ بەرەمێنی کە نرخی نەوت گەشت بۆ 110 دلار ئەو کاتە بنزین هەرزانتر بوو لە کوردستان کێشەکە زان ئێستا تۆ 7 دلار گرانترە کاک حەکیم کێشەکە ئەوەیە بەشێک لەو بنزینەی لە کوردستان بەرەمهێت ئەفرۆشێ بە تورکیا لەوێ پارەی زیاترەکە لیترێک نزیکەی 2000 تا 2500ەکە ئەی بۆیە نایفرۆشن لە کوردستان نایخەنە بازارەوە لیترێک بە 1000 بۆ بیدەن بە خەڵک بە 850 مامۆسەکە نرخەکەی جیاوازترە بەڵێ کوالیتەکەشی جیاوازە لەگەڵەوەی عێراق لەگەڵی وڵاتان کە بەرەزووتر لێرە لە هەمووی گرانترە نرخەکەی بەڵێ کوالیتەکەی لە هەمووی خراپترە ئەوەی کوردستان وەکو ستانداردێک هەیە بۆ پیاوانەکردنی بنزین عادی نۆرمال ئۆکتانی 92 لە زۆر وڵات هەیە لە وڵاتانی خەلیجی بامان شێوە محەسەن کە خەڵک لێرە محەسەنی پێڵێن ئۆکتانەکەی 95 لە بەغداش هەیە لێرەش هەیە لە سعودیەش هەیە لە وڵاتانی تریش هەیە لەگەڵ سۆپەر ئۆکتانەکەی 98 ئەمەی کە ئۆکتانەکان با بڵێن تۆ ئەچی بە حساب محەسەنەکڕی بە حساب ئۆکتانی 95 خۆ تۆ جیهازی فەحست پێ نیەوە نیە من تۆ چوزانین یعنی ئۆکتانی 95 مەفروض وایە لایەنەکانی ئەوانی چاودێریەکەن وەزاری سامانە سوشیەکان و فەرمانگەکانی بە بەردەوام چاویان لەسەر ئەو بنزینخانانە بێ ڕێگە نەدەن فرتوفێڵ لە هەوڵاتی بکەن ئێمە تۆ چوزانی فێڵمان لێکراوەیانە لەوە چێ سۆڤەر بکڕین بە حسابی ئۆکتانی 98 بەس ئۆکتانی 93 بێ بۆ نمونە 94 بێ من تۆ نازانین باش ئەو فێڵێکی کردووە بە حسابە بێ حکوومەت چاودێری بکە لێرەش بەهۆی واستە و واستەکاری و خزمێنە و ئەو بنزینخانە دەسەڵاتی هەیە و ئەوانە چاوپۆشی لەو گەندەڵی و پۆخڵەواتە شەکرێ سەرنجام هاوڵاتی باجەکەیەدا بەس فشاری بکرێ ڕەنگی خەڵکیش بپرسێ بڵێن خۆمان مەسەڵمەر ئەناوی پەرلەمان نەماوە بەڵێ چی داوە لەو سەرێشێ بچی سکاڵا تۆمارکە داتا کۆکاتەوە بەرەرە چون بکات یاخود ئەرکی کێ ئەرکی هەمووانە ئەگەر فشارێکی گشتگیر هەبێت پێ دوای دەتوانرێت نرخی بنزین هەرزان بکرێت و پارتیویکێتی وازدە و قۆرەخکاری نرخی بنزین بێنن کاک حەکیم سەرەتای هەموو گۆڕانکاریەکان بە وشاربوونەوەی خەڵکەوە بەستراوەتەوە خەڵک تا لەسەر مافی خۆی لەسەر قوتی خۆی و مناڵەکانی نەیەتە دەنگ هیچ کەس نایەت دنیای بۆ کاتە فەرشی سوور بەتایبەت لە هەرێماکە پەرلەمانت نەماوە حکوومەتەکان بەسەر چوون سەرۆکایەتی هەرێم بەسەر چووە نەگە بەسەر چووە ئەوە دووسێ ڕۆژی تر ئەم تەمەنیم کابینێ بێت 8 ساڵ 7 ساڵ تەواوەکە و پێێنێتە ساڵی 8 بەڵە لە کاتێکە بۆ 4 ساڵ متوانی پێدراوە
بۆیە مەسەلەن دادگاکانت ناڵن کاری خۆیان کرد سەر ئەوەی دادوەری زۆر باش و بێلایەنمان هەیە. یعنی لە دۆخێکی لەم جۆرە لە هەر میلەتێک زیاتر ضرورە خەڵکی کوردستان وشیار بێتەوە لەسەر مافی خۆی، لەسەر قوتی خۆی، لەسەر سوتەمەنیەکەی، لەسەر بنزینەکەی، نەوتەکەی، گازەکەی بێتە دەنگ و هاوار بکە. و ئەگەرنا ئێمە ئەمەی ئەیکەین کاری وجدانی خۆمانە وەکو ئینسانێک کە پێشتر پەرلەمانتار بووم، ڕاستە ئێستا نەچوومەتە پەرلەمان و سوێندم نەخواردۆ و مستفید یعنی نەبوومەتە قاونی امتیازی مادی و معنەوی پەرلەمان ئەسڵەن سکالایەکشن لێ بکەن حەسانەشم نییە بەیانیان توانن بمگرن باشە بەس ئێمە لەبەرەوەی پشت بە حەقیقەتە بەسین باکمان بەوە نییە و ئەم هەموو زانیاریانە کەمە ڕوو با وەزیری سامانەسوورەکان بێ بڵێ و زانیاریان ڕاست نین. من هەمووی پشت بە زانیاری ڕاست و دروستە بەسم و باکیشم نییە لە پێناو دەرێن لەگەڵ بکەی لەسەر باڵا چەند جار داوامان لێ کردوون. بەڵێ 2 هەفتەیەک لەمەوە پێش 3 هەفتەیە لەمەوە پێش وەزارەتی دارایی وەڵامی ئێمەیدایەوە وتی ئەو زانیاریانەی ئەیڵێن بۆ جۆرە نیە وانە. ئێمەش وەڵامەکەمان ئەمە بوو فەرموو وەزیری دارایی و وەزیری سامانەسروشتەکان و هەر کەسێک لە حکومەت سەرۆکی حکومەت جێگرەکە هەر وەزیرێک چ کەناڵێک خۆیان هەڵیا بشێرن ئێمە ئامادەین ڕوبەڕوویان بینەوە لەوێ بەڕاستی بە بەڵکە و زانیاری و داتا ڕوبەڕوویانە بینەوە بە پشت ئەستور بە حەق بە مافی خەڵک بە دیفاعکردن لە میلەتەکەمان. یعنی ئێمە ئەم خۆشحاڵیە نەفسیە دەرونیەمان بۆ ماوەتەوە. ئێمە یعنی لەما زۆر خۆشحاڵین وا ئەزانین سەرۆت و سامانی هەموو دنیاهی ئەمەیە کە بەرگری لە خەڵکی کوردستانەکەین لە قوتی فەقیر و هەژارەکەین. ناکرێت دۆخی هەرێمی کوردستان بەم جۆرە بێت خەڵک پارەی موچەی نەبێ ئاوا مامەڵە لەگەڵ سوتەمەنی بکەیت. 100 ملیار دینار لە نەوت داهاتی نەوت دیار نییە لە پاڵاوتنی 50,000 بەرمیل. بەڵە داهات ناچێتە وەزاری دارایی داهاتی کارەبا کە ئێستا نزیکەی 200 ملیار دینارە پرۆژی ڕووناکی بڕێکی کەمی بەڵە بڕێکی کەمی ئەچێتەوە وەزارەتی دارایی لە خاڵە سنووریە گومرگەکان 21 کۆمپانیان داناوە تا ئەوان تێرە بنوو لە پارە هەڵەشن بۆ حیزبەکانیان بڕێکی کەم داهاتی گومرگە چێتەوە وەزارەتی دارایی. لەولا سەرانە وەرەگرن لەولا خەزێنەکە خاڵیە بێتەوە خەزێنی گشتی. بۆیە نەخۆشخانەکە دەبینی خاڵیە بۆیە نەخۆشخانەکە دەبینی مەسەلەن نەخۆشخانە هەیە 30 بێدی چاودێری وردی هەیە دەیان ئیشەکە ئەوانی کە ئیش ناکە شکاون چاک ناکرێنەوە. هاوڵاتی فەقیرە زانم باوەڕە بێ کاک حەکیم لەو ڕۆژانە چیرۆکی نەخۆشێکیان بۆ باس کردم 20 ڕۆژ لە نەخۆشخانەیەک بووە نەخۆشخانەیە کە بەڕاستی هەرزانترین نرخیشیە 20 ملیۆن دیناری خەرج کردووە 20 ملیۆن دینار. باشە هاوڵاتیەک داهاتەکەی چ لە موچە چ لە کەسابەت 500,000 بێ ملیۆنێک بێ چۆن 20 ملیۆن کۆ بکاتەوە بیدا بە نەخۆشخانەی ئەهلی نەخۆشخانەی حکمیان وێران کرد. بۆیە یعنی هەر کەسێک بەڕاستی ئەگەر لەگەڵ خوای خۆی ڕازگۆ بێ لەگەڵ میلەتەکەی ڕازگۆ بێ لەگەڵ ویژدانی ڕازگۆ بێ نابێ بێدەنگ بێ. ئێمە لە هەرێمەکان لە وڵاتەکان بە عێراقشەوە وڵاتێکی دەوڵەمەنە هەرێمێکی دەوڵەمەنە تەنها ئەوەمان ئەوێ کە ئەم سەروەت و سامانانەی هەن بچنە خەزێنەی گشتی بە یاسایی بۆ خەڵکی کوردستان خەرج بکرێنەوە. سیستەمی سوتەمەنی هەم لە هەولێر گرانە هەم لە سلێمانی شوێ لە ڕۆژانەدا ڕێککەوتنێک کرا لە بینی یەکێتی و نەوەینی و داوای ڕاستکردنەوەی حکومڕانی دەکەن. یەکێتی ئەگەر بیەوێت ناتوان لە سنووری خۆی دەست بە پانزینەکە بکات شەفافەتی داهاتەکان مەسەلەی ڕێخستنەوەی ئەگەر باسیەوە دەکەن چیەکێتی چه پارتی هەر یەکەیان بیان بێت ئەتوانن لە دەڤەری خۆیانە بەڕاستی ئەو قسە زلە و گەوران و بانگەشانە و بەڵێنی پەرلەم ئەوانە ئەتوانن لە شوێنی خۆیان جێبەجێکەن نیکەن. یعنی ئەوان یعنی دوور و یەک دراون بەڕاستی من جیاوازیان لەبێنا نابینم. لۆچێ ئەوان سەرۆکاتی هەرێمیان لایە و ئەمان لایەن نییە ئەوان سەرۆکاتی حکومەتیان لایە ئەمان لایەن یعنی ئەمان لاوازترن لە ناخۆشێتە پاڵیان و دەڵێوەرن ئۆپۆزیسیۆنیش بێتە پاڵیان و بەزمەوەسمە ئەگەر بیانەوی دەتوان لەم سنوورەی خۆیان لێرە بەڵە دوایی گشتگیر بکرێت بۆ کوردستان خۆ غاز پارتی لای پارتی نییە غاز لای یەکێتیە لای کۆمپانیایەکی یەکێتیە. غاز دوو جۆر فرۆشتنی هەیە بەشێک لە غازی بەرهەمهێنراو لە کێڵگەکانی چەمچەماڵەوە ئەچێت بۆ وێزگەکانی سوتەمەنی ئەوە بەشێکێتی بەشێکیشی ئەدرێ بە کۆمپانیایەکی نزیک لە یەکێتی ئەفرۆشتێت لە بازار و ساغەکرێتەوە بۆ دەرەوە ئەنێرێ و ئەوانە با لەو غازا بێن نرخ لەسەر هاوڵاتیان هەرزی کارەبا کەمکەنەوە نا یەکێتی ئەگەر ناڕازی بووە لە ئەنجومەنی وەزیران بۆ لە نرخی کارەبایان ناڕازی نەبوو. تۆ بینی و تەمەسەن جێگری سەرۆکی حکومەت بەیان نامەیە دەرکا بڵێ کاکە وەڵام من ناڕازیم بەوەی نرخی کارەبا لەسەر هاوڵاتیان ئەو کارەبای لە غازی خۆمان بەرەمێنرێ نابێت لەسەر هاوڵاتیان گران بگرێ. بینی یەکێتی بەیان نامەیەکی وا دەرکا نەمبینیوە
قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتە بۆ ئەمەی نەکرد لە چەندین بواری تریشا بە هەمان شێوە من وازانم ئاوێنە یەکن بەس تەنها دەسەڵاتیان ماوسمەگەرمەوەسیان توان دەست پێ بکەن بەڵە لە هێندێ بواراتوانن یعنی لانی کەم کاک حەکیم لانی کەم لە بازگەکانی سنووری سلێمانی تەنکەرێک سوتەمەنی لەم دی و بازگەیەگەچێ بۆ ئەو دیوی ئادەی 15 گەڵا بدە باشە با ئەوە وەرنەگرن کە بۆ گیرفانی خۆ بەشێک لە گرانبوونی سوتەمەنی ئەوەیە قۆڕخکاریە بردنە دەرەوەیەتی لەناو خۆشە سەرانە وەرەگرن لە هەولێر تا دوسێ ڕۆژ لەمەوە پێش ڕێگەیان نییەدا بەنزیم بچێتە ناو هەولێر بۆی پارەی زیاتر بۆ کار و لاناس پیاکەن ئێستا هەن نووسراوێکیان دەرکرد وەزای سامانەسوشەکان لەو ڕۆژانە ئەڵێ لەمە دوا بە بازگەکان ئەڵێ ڕێگە بدەن با خەڵک بەنزیم بێنێ میدیاکانی دەسەڵات کردوینەتە هەڵا وەڵا 25 دینار دابەزی 300-400 دینار چۆتە سەری 25 دینارەکە وەکو مژدە بە خەڵگە فرۆشتنەوە 25 دینار دابەزی ئەوە چییە وەڵا ڕێگەیان داوە لە بازگەکان بەنزیم بچێتە ناو هەولێر ئێستا حاڵەتەشمەوە ماوەسە لە بینی هەولێر و سلێمانی لە بازەکانی پارتیوکێتی بۆ سوتەمەنی بۆ وارەکانی دیکە بە زۆر بوار لە خەڵوەربوون چکاوان گلیان لە عێراق دەکەێت کە عێراق سەیتەرەی داناوە لەگەڵ زۆر بوار لە دێگەڵە لە نێوان هەولێر و لە هەولێر و سلێمانیا سنووری پارتی سنووری یەکێتیا پارە وەرەگیرێ لەم لاش و لەو لاش ئەچێتە گیرفانی هەردوو حزبی پارتی و یەکێتیەوە ئەم پارانش بوونەتەوەی گرانی بەشێکی زۆر لە شتەکان کە لە بازاڕانە هەن کە یەکێکیان سوتەمەنیە کاک حەکیم تۆ سەریان فەزیحەیە ئێمە لە هاوینان وانە بەرمی لێ نەوتی سپی ماڵان بە 200,000 ئەی باشە گەراوە بڕوە بۆ زستان خۆ ئێمە نەبووینەتە ناوچەی شەڕ وانە بۆ لە پێناوی چییە بۆچی نەوتی سپی ماڵانەکەیتە 200,000 ئەگەر بۆ گیرفانی هێندێک کەس و حیزبەکانی دەسەڵات ئەگەری سینەما لەسەر بنزین لەسەر موچە دواکەوتنی موچە لێکەوتەی چییە لەسەر ژیانی خەڵک و بەشێکی باز لەو دەکەن عێراق پارەی کاشی نەبێ بەشێکی باز دەکەن کێشەی 120 میلیارەکە چارەسەر نەبوو بێ هەرێم داوا دەکە کەم بکرێتەوە عەلی زەیدی ڕازی نییە لەم خۆناغە بەکەمکردنەوەی کاک حەکیم یەک دوو ڕاستی هەیە بێ بیزانین ڕاستی یەکەم ئەوەیە کە عێراق بە دۆخێکی دارایی سەختاڕەوە چ دارایی چه ئابووری یعنی دۆخی دارایی و ئابووری عێراق هەتا حەسکەی دۆخێکی سەختە و گەندەڵی دای ڕزاندووە و ئەو داهاتانەی کە هەیبوو نەبووە هۆی بەهێزکردنی ژێرخانی ئابووری عێراق و عێراق ئێستا تاکە سەرچاوی سەرەکی داهاتی نەوتە ئێستا نەوتیشی بۆ نافرۆشتێ بۆیە داهاتی ڕۆژانە و مانگانەی بە ڕێژەیەکی بەرچاو کەم بۆتەوە و ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم هەر کەسێ لە بەغدا بێتە سەر حکم ئەگەڕێتەوە بۆ یاساکان ئەگەڕێتەوە بۆ یاسای بودجە ئەگەڕێتەوە بۆ پەرلەمان لە دادگا ئەترسێ خۆ ئەوە نییە وەکو ئێرە نەحساب بۆ پەرلەمان بکەن و نەحساب بۆ یاسای بودجە بکەن و نەحساب بۆ دادگا بکەن لە بەغدا هەر کەسێ سەرۆک وەزیران بێ کاک حەکیم هەر کەسێ سەرۆک وەزیران بێ لەو بەغدا پڕ لە گەندەڵیە هێشتا حساب بۆ یاسای بودجەکرێ لەو بەغدا پڕ لە گەندەڵیە هێشتا حساب بۆ دادگاکرێ لەو بەغدا پڕ لە گەندەڵیە هێشتا حساب بۆ دەستەی نەزاهەکرێ بۆیە بەڕاستی بێ بەرامبەر بێ جێبەجێکردنی یاساکان پارە لە بەغاوە هەر ئاوا نانێرن بۆ هەرێمی کوردستان ئەڵێن کاکە ئێوە وەرن بە پێی یاسای بودجە ئەرکتان لەسرە بێجگە لە ڕادستکردنی نەوتەکە بێ نیوەی داهاتی ناوخۆ ڕادستکەن نیوەی داهاتی ناوخۆش خێرە تۆ کاکە تۆ لە مانگی یەکی ئەم ساڵە 400 میلیارد دینارت هەبووە ئێستا ئەڵێ وەڵای کاکەت 50 میلیارم هەیە بۆتانی بنێرە بەغدا باوەڕ ناکە بەغدا ئەڵێ کاکە ڕێکەوتنێک هەبووە لەگەڵ حکوومەتەکەی پێشوو پێش زەیدی سوودانی کە تۆ مانگانە 120 میلیارم بۆ بنێری بێ زەحمەتە 120 میلیارم بۆ بنێرە گومرگت هەیە باچت هەیە ڕسوماتەکانت هەیە بواری ترت هەیە هەموو ئەوانت هەیە فەرمو ئەو 120 میلیارم بۆ بنێرە من ئەمە پەیوەندی بە بەغداوە من بەش بە حاڵی خۆم وەکو هاوڵاتیەک لە کوردستانە حەزەکەم ئەمان یەک دیناریش نەنێرن بەغا هەر موچەکە بنێرێ بەڵام ئەمە ڕوونادا بۆ چونکە لە یاسای بودجا خۆیان پابند کردووە لە قانونی ئیدارەی مالیە قانونی ئیدارەی مالی وشیارزێباری وەزیری دارایی بوو تێپەڕێنرا کە لە هەسەر هەرێمی کوردستان فەرز کراوە نیوەی داهاتی فیدراڵی ڕادستی بەغدا بکە خۆ ئێمە نەمان کردووە ئەو خۆیان کردویانە بۆیە بەنسبەت بنەوە وەکو هاوڵاتی حەزەکەم بەغدا بەبێ ئەوەی لە هەرێمی کوردستان یەک دیناری بۆ بڕوا پارەی موچە بێت بەس نایەت بۆ 120 میلیارە ساڵێکە لە مانگی حوتی ساڵی ڕابردووە ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕیاری لەسەردا پێشتریش بۆ یەکلا نەکرایەوە ئەو 120 میلیارە ئەزانی ئەنجامی چییە یەکلا ناکرێت چکە دوێنێ دەڵێن وەزیری دارای عێراق و تویەتی ئەگەر داهاتم لە بەردەستدابێ ئەگەر 120 میلیارەکەش نەنێرن من 120 میلیاری لێ دەبڕم و دەینێرم بەڵا ئەزانی چییە کاک حەکیم
وەزارەتی دارایی بەغدا لە مانگی 5 ساڵی پار ئەوە بوو ناردنی موچەی ڕاگرت نووسراوێکی کرد بۆ هەرێمی کوردستان وتی ئێوە هەموو ئەو پارەی لە یاسای بودجا هەتان بوو هەموویتان تەواو کرد ئەزانی هۆکارەکە چی بوو لە کاتێکە 7 موچەمان مابوو لە بەغدا وایە هۆکارەکە ئەوە بوو ئەمان هەموو ڕۆژە 220,000 بەرمیل نەوتیانە فرۆشت بە تەنکەر و پاڵاوڕاستی بەغدایان نەکرد بەڵە ئەو نەوتەیان نەنەوتەکە نەداهاتەکەی ڕادستی بەغان نەکرد بوو لە کۆی 100 ملیۆن بەرمیل نەوت 100 ملیۆن بەرمیل نەوت داهاتەکەی ڕادستی بەغان نەکرا ڕادستی وەزارەتی دارایی هەرێمی کوردستانیش نەکرا مصیبەتەکە لێرە ئەوەیە ئەو 100 ملیۆن بەرمیل نەوتە دینار بە دیناری لەسەر خەڵکی کوردستان حساب کرا وەزارەتی دارایی وتی کاکە ئەوە تا تۆ 100 ملیۆن بەرمیل نەوتە فرۆشتووە پارەکەی ئەوەندەیەکە منیش ئەوەنە لە بودجەکەتان کەمەکەمەوە بۆیە ئێوە پارەتان لە هەرێمی لە بەغدا نەماوە دوایی کەوتنە مفاوەزات لەگەڵ بەغدا لە مانگی حەوت ڕێک کەوتن لەسەرەوەی کاکە مانگانە 120 ملیارە نێرین ئێوەش پارەی موچەمان بۆ بنێرن باسی بشکیارێمی کوردستان هەرنەما ئەسڵن هاتە سەر موچە بەتەنها وا بوو بۆیە بۆیە لە مانگی حەوتەوە دەستیان پێکرد بۆ مانگی 12 5 موچەیان نارد 2 موچەی خەڵکی کوردستان فەوتا لە کۆتاییە وا بوو ئێستا بەغدا هەر لەسەر هەمان شتە ڕوا ئەڵێ کاکە ئێوە بەپێی یاسای بودجا لە 2023 24 25 هەموو پارەی خۆتانتان تەواو کردووە لەبەرەوەی پارەی خۆتان هەموو تەواو کردووە بەڵام ڕێککەوتنێکمان کردووە لە مقابلی 120 میلیارد دینارە ئێمەش پارەی موچەتان بۆ نێرین ئەم 120 میلیارە بنێرن با پارەی موچە بنێرن ئەگەر نەینێرن من لەو من 120 میلیارەکەی لێ ئەبڕم و بۆتانە نێرم تەواو من وەکو هاوڵاتیەک چیم لە دەسەڵاتە هیچ بس ئەمە حکومڕانەکانی کوردستان ئەمەیان کردووە ئێستا وەزارەتی دارایی دەڵێ 120 میلیارمان نییە بەڕێز دەڵێ بەس پارەی ئەو نەوتە 100 میلیارە 50,000ەکە وایە بەڵێ ناڵێ پارەی کارە باش زیاتر لە 100 میلیارە با من حسابی کەم کا حەکیم فەرموو نزیکەی 200 میلیارد دینار داهاتی کارەبایە 200 میلیارد 200 میلیارد دینار نزیکەی 100 میلیارد دینار مانگانە داهاتی پاڵاوتن و فرۆشتنی ئەو 50,000 بەرمیلەیە گریمان هەر 50,000یش بێ 70 نەبێ باشە هەموو مانگێک 70 میلیارد دینار داهاتی باجە 140 میلیارد دینار داهاتی گومرگە گریمان لەو 140 میلیارد دینارە 40 میلیاری کەم کرد بێت هاتوتە 100 گریمان هاتبێتە 100 گریمان ڕاستەکەن و هاتبێتە 100 باشە داهاتی ڕسوماتەکانی تر هی شارەوانی و هات و چۆ و هی فەرمانگەکانی تر نزیکەی 200 میلیارە مانگانە معقولە ئەم هەموو داهاتە بڵێ من 120 میلیارە بنێ خۆی گشتی دەکات زیاتر لە 400 میلیارد زیاترە کۆی گشتی داهاتی ناوخۆ لەرێمی وەزارەتی دارایی دەڵێن نیمە مەبەستیەوەی کە بووینێتەوە وەزارەتی دارایی داهات لە کوردستانە ناچێتە خەزێنی گشتی ناچێتە وەزارەتی دارایی لەژێر دەستی پارتیوێکێتیا دەستیان بەسەر تەنانەت کاک حەکیم کاتێک کە داوای 120 میلیارەکە ناکەن ئەبێ خێری پێ بکەن لێرەوە لێرەوە 48 حازرە ئادەی کاکە ئەبێ یەکێتی ڕێک قوبات تاڵەبانی ڕێکەوێ لەبری یەکێتی کاکەوەی ئێمە 48 میلیاردتان بۆ پێیاکە نێنێرین ئەوانیش لەبێ هەفتم ئاوایانی داهاتی خەزێنی وەزارەتی دارایی چی و خەزێنی گشتی مامۆستا بۆ کێشەی بڵین داهاتی سنوورەکانیش جگە لە داهاتی ناوخۆ ئەوە شەر کێشەیە بڵین کە لە چوارچێوی داهاتی نانەوتی ئێستا باز لەوە دەکرێت چۆن مامە لەگەڵ داهاتی خاڵە سنووریەکان لەگەڵ سیستەمی ئەسی کۆدا ئەوە شەر کێشەیە بەڵە سیستەمی ئەسی کۆدایە بەپێ ئەو سیستەمە لە هەر وڵاتێکە یەک خەزێنی گشتی هەیە هەموو گومرگەکان ئەبەسرێنەوە بەو ژمارە حسابیەوە بەو سیستەمەوە هەر بارێک هەر پێداویستێک هەر شمەکێک بێتە ژوورەوە کە گومرگەکرێن ڕێگە چێتە ناو سیستەمەوە داهاتەکە چێتەوە بۆ بەغدا ئەم سیستەمە دانراوە لەژێر چاودێری ئەمریکا و نزیکەی 100 وڵات زیاتر وڵاتانی گەندەڵی پۆخڵاواتیانتیایە بۆی داهات زیاتر کۆنتترۆلکە و زیاتر سنوورەکان کۆنتترۆلکە بەغدا تا ئێستا ڕازی نەبووە بەوەی کە ئەمان داواکەن ئەوەش بێتە ژێر کۆنتترۆلی خۆیان ئەسی کۆدایەکی تایبەت بە خۆیان هەبێ و بۆی ئەم گەندەڵی و پۆخڵاواتی کە لە خۆیان ئەیکەن معقولە تۆ قاچاقچێتی بکەیت لە سنوورە تۆ حیزبی دەسەڵات بی بە گومرێک بارهەڵەگەێنیتە ژوورەوە مەسەلەن 10 میلیۆن دینار گومرگێتی ئەڵێ وڵا 5 میلیۆنم بەرێ من خۆم بۆ تێنمە ژوورەوە تۆ ئەم حیزبی دەسەڵات بی ئاوا بە دڵنیایەوە بە تەمای ئەسی کۆداکەش هەر ئاوا جێبەجێ بکەیت و پاشان 21 کۆمپانیایان داناوە لە سەر خاڵە سنووری گومرگەکان
ئەلم 21 کۆمپانیایە و پارە بۆ خۆیان کۆکەنەوە طبعا ئەگەر ئەسی کۆتا بێ ئەم کۆمپانیا ئەو ڕۆڵیان نامێن ئێستا کێشکرە سەرەوەی بەغدا دەڵێ دەبێت داهاتی بەغدا ئەڵێ دوایی ئێمە پشکی ئەوە ئەنێرینەوە ئەمان ئەڵێن نا بە هەر لای خۆمان بێ ئێمە پشکی ئەوە ئەنێرین طبعا کاک حەکیم ئەم حیکایەتە بینی هەرێمی کوردستان و بەغدا هەر تەواو نابێ بە یەکشت تەواو بێ بە استراتیج بە گفتوگۆی استراتیج ئامێز بە چارەسەرکردنی ڕیشەیی بۆ کێشەکان یعنی ئەبێ خەڵکی کوردستان لەم دۆخەنە هەموارەی ئابووری و دارایی ڕزگار با من یەکشتە عەرزکەم بەغدا پایتەختی گەندەڵیە بەغدا نازانم ناکۆکی سیاسی زۆرە بەغدا یەک دنیا مشک بەڵام بەغدا توانیوێتی لە ماوەی هەموو ئەو ساڵانی ڕابردووە بە هەموو قەیرانەکانە لانی کەم لە کاتی خۆیان موچە بدە لانی کەم لە کاتی خۆیان موچە بدە کاکە گیان تۆ لە هەرێمی کوردستان موچەت پێدرێ ئەگەر موچەت پێدرێ با پشکەینە بەغدا نەوەڵام موچەم پێ نادرێ ئەو کاتەشکە نەوتیان بە بۆریە فرۆشت هەر موچیان پێ نێدرا ئەو کاتەش هیچ کێشەیەک نەبوو هەر موچیان پێ نێدرا ئێکەواتە ئێستا لە بەغدا لەگەڵ بەغدا بێت تۆ ڕێکەوتنیەکی استراتیژی ڕێکەوی نەک تەنەزول ئەمانە چەند بە دوای بەرژەوەندی خۆیان ناگەڕێن پارتیەچێ بە دوای بەرژەوەندی خۆیان ناگەڕێ یەکێتیەچێ بە دوای بەرژەوەندی خۆیان ئاگەڕێن نەک بەرژەوەندی خەڵکی کوردستان و میلەتەکە دەبێت لە یاسای بودجەی ساڵی داهاتوومانێک لە بکرێنەوە ئێستا دەرفەتە 4 وەزیری کورد لەناو ئەنجومەنی وەزیرانە نوێنەرمان هەیە لە ئەنجومەنی نوێنەران ئەبێ فشارکەن بۆی لە یاسای بودجە ئەم کێشانە چارەسەر بکرێن ئیتر دیسان ئەم حیکایەتە موچەیەت نایەت 100 ملیارەکە ئەنێرێ ناینێرێ لێ ئەبڕێ لێ نابڕێ هاهاتوانەهات ئەمە کۆتایی بێت ئەمە بەڕاستی بە ڕازگۆیی بە شەفافیت و ئەبێت دەستگایەک بێ بەڕاستی دەستگایەکی نیشتیمانی بێ نەک نوێنەری پارتی وەکێتی بە پارتی وەکێتی تا پارتی وەکێتی بچنە بەغا ئەوان بۆ بەرژەوەندی خۆیانەچن ئەوان بۆ گیرفانی خۆیانەچن ئەوان بۆ ئیمتیازی خۆیانەچن ئەبێ دەستگایەکی نیشتیمانی بێت لە ئەو دەستگا نیشتیمانیە لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە بەداخەوە پەرلەمانی کوردستانی شپەکی کەوتووە لەوێ لە بری خەڵکی کوردستان مفاوەزات کا لەگەڵ بەغدا مافی داراییمان مافی ئابووریمان مافی نەتەوەییمان هەموو ئەوانە چاودێری بکە خۆ بەداخەوە ئێمە لە کوردستانە هاتۆتە سەر موچە مادەی 140 و جوگرافیا و خاکمان و بابەتەکانی تر و هەموو ئەوانە بۆتە قوربانی و دەستورمان و هەمووان بۆتە قوربانی بۆتە پرسێکی لاوەکی زۆر سوپاس دەکەین بەڕێز ناوی پێشووی پەرلەمانی کوردستان سوپاسیانەوە دەبوون زۆر سوپاس ببینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ